باگوێمان لە سێ مەقامی کاکە کامەران بێت. بەڵێ مەقامی دەشت هۆراوی مامۆستا گۆرانە. بەڵێ ئەڵە چی هۆراوەکەمان؟ ئەڵێ ئەفەرمێ هەش دەهاک زیندانت قەڵاقڵایە، دیواری کۆنکرێت دەرگای پۆڵایە، هەش دەهاک کونبڕە سەختە زیندانت، ناڕوشێ بە بڕمەک بەندی گرانت. ساش پێشکەشی ئەوەی خۆشەویست دەکەم، زۆر زۆر مەمنون بۆ جەنابتان و باشە گیانەکەس فەرموو کاک کامەران گیان.
بەڵام 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 تۆ هەژدەها لە هەڵپەی خۆراک ناتوانی بکەوی بۆ ماری ناپاک هەنەگریە کوژی ئەی لە گەردن مێشە دەرخواردەی بە ماری نەوسن بەڵام ئەی تۆ هەژدەهاک لەڵپەی خۆراک ناتوانی بکەوی بۆ ماری ناپاک هەنەگری ئەکوژی ئەی لە گەردن مێشک دەرخواردەی بە ماری نەوسن هەر بەشی کاکەجان دەنگت خۆش و ماندوو نەبی